حیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق لە گشت پرێس کۆنفرانسەکانی باسی هەناردەکردنی موچە و بودجەی هەرێمی کوردستان دەکا و هەروەها ئاماژە بەوە دەکا کە هەرێمی کوردستان ڕازگۆنیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا. ئێمە بە دوای ژمارەی فەرمانبەراندا دەگەڕێین. من پیان دەڵێم پشت بەخوا موچەکانیان سەرفەکەین، بەڵام بە ڕێگەی ئێمە نەوەکو بە ڕێگەی ئەوان. چاودێرێکی سیاسی لە بەغدا ئاماژە بە پەیڤەکانی عەبادی دەکا و ڕادەگەینێ ئەگەر عەبادی موچە و بودجەی هەرێمی ناردووە ئەی بۆ کێشەکان چارەسەر نەکراون. ئەگەر بەڕێز عەبادی پێی وایە کە مافی هەرێمی کوردستان دراوە و بڕگەکانی مادە دەستوریەکان وەکو خۆیان جێبەجێ کراون، ئەی کەواتە ئەو کێشانە لەکوێ ڕوویان داوە؟ بۆچی هەتاکو ئێستا کێشەکانی نێوان بەغدا و هەولێر درێژەیان هەیە و ئەوان نایەنە پێشەوە کە گفتوگۆ بکەن لەگەڵ هەرێمی کوردستان؟ مامۆستایەکی بوارناسی سیاسی لە زانکۆی بەغدا ڕادەگەینێ بۆ بەرژەوەندی هەموو لایەنێک دەبێت حکوومەتی عێراق پابەند بێ بە هەناردەکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. پێویستە حکوومەتی ناوەندی بچێتە ژێرباری پێدانی بەشە بودجێ هەرێمی کوردستان لەبەرەوەی هەرێمیش چەند شارێکە و خەڵکی عێراقی تێنیشتە جێیە. مافیان لەسەر حکوومەتە ئەرک و بەرپرسیارەتی نێوان ئەو دوولایەنە پێویستە جێبەجێ بکرێت. حکوومەتی ناوەندیش پێویستە بەڕێوەبردننی ئەو شارانە بگرێتە ئەستۆ. بەپێی گشت بۆ چوونەکان کێشەکانی نێوان بەغدا و هەولێر کێشەی سیاسین و حکوومەتی عێراقیش بەپێی دەسەڵاتی خۆی کار لەگەڵ هەرێمی کوردستان دەکا و وە خۆیان دەڵێن ڕێگا بە هەرێمی کوردستان نادەین کە لە دەستور لا بدەن. لە بەغدا و نزار عەبدوڵڵا، دەنجی ئەمریکا.